بڕیار بوو حوتی شوباتی 2022 دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێ ئەنجام بدرێت. بەڵام بەهۆی ئەوەی تەنها 58 ئەندام لە کۆی 329 ئەندام ئامادەی دانیشتنەکە بوون و ڕێژەی یاسایی ئامادەبوون بۆ دانیشتنەکە تەواو نەبوو، دانیشتنەکە ئەنجام نەدرا. لە کاتێکدا دەبوو زیاتر لە 220 ئەندام ئامادەی پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێ بن. ڕۆژی 27 کانونی دووەمی ڕابردوو دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆژی حوتی شوباتی 2022 بۆ دانیشتنی تایبەت باڵبژاردننی سەرۆکۆماری نوێ دیاری کردبوو. لەو ماوەیەشدا پارتی وێکێتی نەیانتوانی لەسەر کاندیدی هاوبەش ڕێکەوتن بکەن کە یەکێک لە هۆکارەکانی پەککەوتنی دانیشتنی ئەمڕۆ بوو. بأمر من سماحة القائد بەر لە دانیشتنە چاوەڕوانکراوەکەی دووشەممە هەریەک لە کوتلەی سەدر و هاوپەیمانی سیادە و پارتی و بەشێکی دیکەی پەرلەمانتاران بایکۆتیان ڕاگەیاندوو هەر لایەنە و بەهۆیەک بڕیاریاندا بەشداری لە دانیشتنەکەی ئەمڕۆدا نەکەن. هاوکات ڕۆژی یەکشەممە لایەنەکانی نێو چوارچەوەی هەماهەنگی شیعە و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایان گەیاندبوو. لەگەڵەوەدا نین دانیشتنەکەی حوتی شوباتی ئەنجومەنی نوێنەران بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار ببەسترێت تا ئەو کاتی لایەنەکان بە لێکتێگەیشتن و ڕێکەوتن دەگەن. لایەنە سیاسیەکانی نێوماڵی شیعە کۆگنین لەسەر چۆنێتی پێگێنانی حکومەت و پێگێنەرەکانی حکومەتیش. تاوەکو ئێستا سەدر پێداگرە لەسەر پێگێنانی حکومەت بەبێ بەشداری مالیکی و پارتەکەی کە پێگێنەری سەرەکی چوارچێوەی شیعەن. هاوکات لە ناو کورددا پارتی وێکێتی لەسەر یەک کاندیدی هاوبەش ڕێک نەکەوتون و هەر یەکە و مکوڕە لەسەر هێشتنەوەی کاندیدەکەی خۆی و بەدەستێنانی پۆستی سەرۆکۆمار. ئەم ناتەبایی نێوانێکێتی و پارتیش هۆکاری سەرەکی بایکۆتی دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو لەلایەن زۆرینەی پارت و لایەن و هاوپەیمانیەکانی نێو پەرلەمانەوە. بە پێی خاڵی با لە بڕگەی دووەم لە مادەی 72 دەستوری هەمیشەیی عێراق پێویستە لە ماوەی 30 ڕۆژ لە دوای یەکەم دانیشتنی خولی نوێ ئەنجومەنی نوێنەران سەرۆکۆمار لەلایەن ئەنجومەنەوە دەنگی پێ بدرێت. شارەزایانی یاسایی دەڵێن مادەم سەرۆکۆماری نوێ هەڵ نەبژێردراوە بەرهەم ساڵح لە پۆستەکەی خۆی بەردەوام دەبێت تاکو لە دانیشتنێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەڵبژاردن بۆ سەرۆکۆمار دەکرێت. گەر لایەنە سیاسیەکان بە ڕێکەوتنێک بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێ نەگەن، هەروەها لە ماوەی 60 ڕۆژدا سەرۆکۆمار لە پەرلەمانەوە دەنگی لەسەر نەدرێت، ئەوە بە پێی دەستور پێویستە دووبارە هەڵبژاردن بکرێتەوە. بەڕەهەم ساڵح